بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. سڵام عەلەیکم و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. بەڕێزان لە خوای گەورە داواکارم تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵی دەرگای پیرۆزی بێت. عەزیزان، گەیشتینەوە خزمەتتان بۆ هەڵقەیەکی تر لە ڕێوڕەسمی شارستانی، ئەمجار لەسەر عومر، تەمەن، کات و خولەک و چرکە. ئەوە واین لە خزمەتتانە، تکایە هاوڕێیمان بکەن. ئینسان لەو کاتەوە هاتووەتە ئەم دنیای کۆنە، ممکنە هەزاران ساڵ لە جیهان گوزەریاوێ و دوای ئەمیش هەزاران ساڵی تر لە جیهان بگوزرێت. بەشی ئێمە لەم جیهانە تەمەنمانە کە ممکنە لە زەمانە کۆنەکانە کە ساعەت و تەقویم دروست نەکریا و ئەو بڕێی لە عومری بەشەرێک تەواو ئەبوو، خۆی نەیتوانیە بیژماردایە و بیوتایە چەندێک لە عومرم چووە. دروستبوونی ساعەت و ژمارە و ژماردنی زەمان وەکو بوعدی چوارمی جیهان باعث بوو ئینسان وریا بێتەوە لەسەر مەسرەفبوونی عومری. عومر گەورەترین سەرمایەیەکە هەر بەشەرێک هەسی و ئێمە لە عومری خۆمانە سەفەر ئەکەین، لە عومری خۆمانە بە دوای ئارەزۆکان و نیازەکانمانە ئەڕۆین و لەم عومرەغا و لە سەرفی ئەم عومرەغا بووینەسە ئەم ئینسانە. ئەگەر جۆرێکی تر عومرمان سەرف کردایە باشتر یا خراوتر، ڕەنگە ئیسا ئینسانێکی باشتر یا خراوتر بووایە. بە هەر حاڵ ئینسان دوای دروستکردنی ساعەت، چی ساعەتە شنیەکان، چی ئەو ساعەتانە بە ئاو یا بە خۆر کاریانە کرد و سێوەریان ئەکردە عەلامەتی ڕۆژ و تەواوبوونی، چی ئەو ساعەتەی کە ئیمڕۆ ئێمە ئەیکەینە دەسمان و لە شاشەی مۆبایلەکانە تماشایەکەین، بووە هۆی ئەوە ئێمە ئاگادار بووینەوە لە گوزەری زەمان و تەواوبوونی کاتەکان و ڕوانیمان هەرکایە فرسەت فەوتیا و چوو بەڕێوە نەگەڕاوە دووە. هەموو شتێکی تر ممکنە قەرەبوو گەڕانەوەی بێت، بەڵام عومر لەو شتانەسە کە گەڕانەوەی نییە و فرسەت فەوتیا و لە دەست دەرچوو کارت نەکردوێ، حەسرەت ئەمێنێ و جێمان. بۆ یەکانە زۆرێ لە ژیرەکان ئەڵێن عومر تەلاس، وەڵێ بە بڕوای زۆرێ لە ژیرترەکان عومر لە تەلا زۆر گران بەهاترە و ئەگەر ئێمە بەهرەی لێ نەگرین لە دەستمانە چووەت. زۆر کات پرسیارێک لە دەرونی ئێمە دروستە بێت کە ئێمە خەریکین کاتە کوژین یا کات و زەمانە خەریکە ئێمە کوژێ. لە ڕاستیە هەردوو جواوەکە هەس و ممکنە زۆر کات ئێمە کات لەبین بۆین و بەفیڕۆ هەدەری بدەین و زۆر کات ئێمە بەرنامەمان نییە و زەمان خەریکە ئێمە ئەکوژێت. بە هەر حاڵ زەمان بێئەتنا بەهێمە تێ و تێپەڕ ئەوێ و ئەگەر ئێمە تەڵەی بۆ بنین و بەرنامەمان بۆی بێت، ئێمە زەمان بەهرە لێوەین و ئەگەر بەرنامەمان نوێت، زەمان بەبێ دژمنی تەکی ئێمە عومرمان تەواوەکە و ئێمە ئەکوژی. بە هەر حاڵ ئینسان سواری زندگی خۆیەسی، ئەگەر نەزانێ سواری بێت، زندگی سواری ئەو ئەوێت و زەمان لە دەستی دەرەچێت. ئەوەیە کە وەکو شتێکی شارستانی و مهم ئەبێ بۆ سورعەتی ژیان بەرنامەمان بێت، چون ژیانی سەردەم زۆر بە سورعەت تێ ئەپەڕێ و ئەبزارە سورعەتیەکانیش هەنۆز کەم تێرن لە مقابڵیە. دروستکردنی وەسیلە سەریعەکان وەکو ماشین، وەکو سەیارە، وەکو هەواپەیما و موشک، وەکو لەیزر و شتە تێژەکان بۆ دەربڕین و تێپەڕین لە زەمان و فەزا و مەکانە، هێشتا نیشان ئەدات بەشەر 24 سعاتی شەو و ڕۆژ کەمە بووی. ئێمە بە مۆبایل فاصلە دوورەکان زووتر لە کۆن ئەگوزەرێنین و تایە قسە ئەەکەین و دەنگەژ نەفین. دەستمان ئەگەیت بە جێگە دوورەکان بە وەسیلەی هەواپەیما لە زەمانی کەمە، بەڵام هێشتا هەرێژین بە ژیانە ناگەین. ئەوەیە لە ڕێوڕەسمی شارستانیا ئەبێت بۆ عومری خۆمان و عومری بەرانبەرەکەمان کە گەورەترین سەرمایەی هەردوو لامانە احترام قائل بووین و ڕەفتار و ئاکاری ئێمە ئەگەر ژیانی خۆمان هەدەرەدات کاتی خەڵک زایە نەکات.
بۆیە ئەبێ لە ڕێوڕسمی شارستانیا بەرچاو بکەین بەرنامەی ژیانی خۆمان بە شێوەیەک لە کات زۆرترین سەمەر و فایدە بووین. ئەوەیە کە ئەمڕۆ پەدیدەگەلی شارنشینی و حزور لە شارە زۆر کات عمری ئێمە یا عمری بەرامبەر تووشی گرفت دەکات. بۆ نمونە ئەگەر ئێمە شارنشین نەوایین و نەهاتایەنە شار و جەمعێتێکی زۆر و قەرەباڵغ لە جێیەکە کۆنەوایەنەوە ڕەنگە تەرافیکی سەیارە هەر نەبوایە و ئەو عمرە گرانبەها لە پشتی تەرافیک لایتە یا لە گرێکۆرەکانی تەرافیکە تەواو نەوایەت. ئێمە چەندێک نەقشمان هەست لە دروستکردنی دەعامێک و ڕێبەندانێکە. ئێمە چۆن ڕێگەکان ئەوەسین بۆ گیرداینی سیارەیەک. دەعامی ئێمە چۆن کاتی خەڵک لەبینەوات. ئەمانە پرسیارگەلێکن ئەبێ ئاراستەی خۆمانی بکەین و لە وەڵامیانە لە خۆمان و لە بەرانبەر داوا بکەین یاسای ڕێوبان و شێوازی ڕانندگیان بە شێوەیەکی مەدەنی تەبدیل بکەن کە ئەگەر شارنشینێکن بە سەیارەیەکۆ شەهروەندێکن کە ئەیڕان و حەقی خۆیان و بەرانبەر بەرچاوەکەن. مەراسماتێکە ئێمە دروستیەکەین لە ناوی شارە وەکو تەعزیەکان وەکو جەژن و زەماوەن و شاییەکان. ئایا شایی و تەعزیەی ئێمە ڕێگە لە خەڵک ناوەسێ و کاتی خەڵک لە بین ناوات؟ زۆرێ لە نیازەکانمان تەراکمی واتیە ئەبێ سرە بگرین. ئایا لە سەرەگرتنەکانە ئەتوانین ڕعایەتی حقوقی بەرانبەر بکەین و کاتیان لە بینەوەین؟ ئەمڕۆ لە جێگە گشتیە مدرنەکانە سەرەگرتن نیازی نییە بەوە خۆت ڕاوەستی و عمرت تەڵەف بکەی. دەستگادانراوە ئەچی هەر چویتە جێگەکە ڕقەمێکی لێ ئەدا ڕقەمێکت بۆ لێ ئەدا و بەڵگەیەکت پێدا کە بۆ نمونە لە بانگەکانی ئێرانە ڕقەمێکە بۆ تۆ لێدات فەرز بکەین 150 ینی تۆ 150مین کەسی و ئێستا 120 چووە تۆ 30 کەس وا لەبەرتۆ. بۆ خۆت حەسێبێکی دەقیق بە بەرنامە ڕیزێکەکەی کە بگەی بە کارێکی ترا تا وەختەکانە سەرەتەگێ هەم بانکەکە شلوغ ناوێ هەم عمری تۆ هەم عمری خەڵک بە فێڕۆ ناچوات کە ئەمە خۆی یەکێک لە ڕێوڕسمە شارستانیەکانە. ڕێوڕسمێکی تری شارستانی بازاڕ و سندن و فرۆشتنە. ئایا قیمەتەکان لە بازاڕە یەکسانن یا جیاوازی و فڕوفێڵیان واتە؟ لە شارستانێکە کە ڕێوڕسمی شارستانی بەڕێوەچوات دەستگای ئەسناف ئەبێ قیمەتەکان یەکسان بکاتەوە تا کەسێک بۆ سندن مەجبور نەوێت لە ژێری بازار تا ژووری بازار لە خوار تا بان بگەڕێت و قیمەتەکان تاقی بکاتەوە عمری خۆی عمری کابرای فروشەندە و ڕێگەوبان لە ڕێوارەکان قەرەباڵغ بکە و کات و عمریان بەزایە بوات کە بۆ ئەوەی کە بتوانین عمری خۆمان و عمری خەڵکی تر بپارێزین لە بەفیڕۆچوون ئەبێت ئەم دقەتانە بکەین. دقەتێکی تر دقەتە لە ئیدارات و دەستگا دەوڵەتیەکانە. ئەو کەسانەی کار بەدەستن و بەرپرسن و خەڵکی تر ئەڕۆن بۆ لایەن دەبێ بەرنمەیان بێ و حزوریان دقیقێ. زۆر کات ئێمە بۆ لای کەسێکە چین کە ڕۆیشتووەتە مەرەخەسی یا لەو کاتە نەهاتووەتە سەری کاری. ئەوە بەعسەوێت کاتی ئێمە و کاتی خۆی و کاتی خەڵک بە فێڕۆ بدات. ئەبێ ئەعلام بکات بە دەستگا ڕاگەیاندنەکان تا خەڵکی تر وەختیان لەبین نەچوات. دوکاندارەکانیش هەروە کەسانێکە ئیشێکیان هەو خەڵکتێن بۆ لایەن ئەبێ هاتنە سەری کار چوونەوە بۆ ماڵیان نەزمێکی بێت کە ئێمە بزانین کەی تێن و کەی ئەڕۆنەوە. باشتر وایە بەقەی ڕێگەوبانەکەیانەوە بە بەڵگەیەک بینوسن. دوکاندارێکە من هەمیشە حەز ئەەکەم لە لای ئەو سندن و فرۆشتن بکەم کاتێکە ئەو نییە من تێم کاتم بەفی ڕۆ ئەچوە و ئەبێ چەند جاری تر بێمەوە و ئەمە بەعسی ئازاری ئێمە بێت. ئەمڕۆ ئینترنێت ماهوارە و وەسیلە سەریعەکان وەکو تەلەفۆن وەسڵ بوون بە ژیانی ئێمەوە. ئەبێت ژیان تا ئەتوانین بەوانە بەکاربێنین. کارێکە بە ئینترنێت بە تەلیفۆن بە مۆبایل ئەکرێت باشترە هەر بەوانە بیکەین تا قەرەباڵغی ڕێگەوبان دروست نەکەین و ئازار بۆ کەسی تر. لە بیمارستانەکان و لە جێگە نەخۆشخانەکانە
ئێمە بە سەرکێشی و سەردان ئەتوانین دڵنەوایی بکەین و لە کاتێکە قەرەباڵغی و سەرکێشی و سەردانی ئێمە ڕێگە لە خەڵکی ترەوەسیە و ئازاریان بۆ دروستەکە و دکتور و پەرستارەکان تووشی گرفتەکە نەبوونی ئێمە زۆر باشترە لە بوونمان و ئاخرین قسەمان لەم بابەتەوە قانونی 10-90. ئێمە ئەگەر بەرنامەمان بێت بۆ کارەکانمان 10 دەقەدانین بۆ بەرنامەڕیزی 90 دقەی دوایین گشتی ئەوێتە سەمەر و سوود وەلێ ئەگەر ئەو 10 دقیقە بۆ بەرنامەڕیزی قەرارە داینین و تەرتیبی ئەولەویەتەکانی تیا دروست بکەین نەیکەین ڕەنگە 90 دقەی دواییش شپرزەوێت و نەخۆمان و نەخەڵک بەهرەیەکی باشمان لێنەوەن. 10 دقیقە و 90 دقیقە مەساڵە. قانونی 10-90 یەژێ 10% بەرنامەڕیزی و دقت 90% قانجاز و سوود و ئەگەر 10 دقە بەرنامەڕیزی یا 10% دقت و بەرنامەمان نەوێ ڕەنگە 90%ەکەیشمان لە کیس بچێ. هیوادارم لە عمرمانە باشترین ئامانجەکانمان بەدی بێت و عمرمان کە مەزرعەی ئاخرەتمانە بەفیڕۆ نەچێت. والسلام عليكم ورحمة الله وبركاته.